ئەو کاتی کە زەوی بەشی نەکردی و براکوژیەکەمان بردە ناو ئاو. پشکۆ نەجمەدین لە کتێبی ئەزمون و یاددا دەڵێت گوندەکە دەکەوێتە ڕۆخی دەریاچەی دەربەندیخان و خانوەکان لە نێو ئاودا قاچیان داکوتیوە. نێوان ئێمە و گوندەکە کاتژمێرێک دەبێت. دوو بەلەم لە ڕۆخی ئەو بەری دەریاچەکەوە بەرەو ڕووی ئێمە سەوڵ لێ دەدەن. بە دووربین سێریان دەکەم هەردوو بەلەمەکە پڕن لە چەکدار. چەکدارەکان مەفرەزەی قووە موەقەتە بوون. کەسێک هاوار دەکات سەنگەر بگرن و چاوەڕێبن بۆ هێرش. منیش دەڵێم ئەوان هەست بە بوونی ئێمە ناکەن. ئێمە هەرگیز نەهاتوونێتە ئێرە. تەقەیان لێ مەکەن، هەوڵ بدەن خۆیان بدەن بەدەستەوە. ئەوان لە ئەودان و ئێمە لە وشکانی با خوێن ڕشتنی تێدا نەبێت. ژمارەیان 20 چەکدارێک دەبوو کە تەواو نزیک بوونەوە ئیدی بواری گەڕانەوەیان بۆ نەما. دەستیان بەرز کردەوە و هاواریان کرد تەقە مەکەن، خۆمان بەدەستەوە دەدەین. کەچی بەدەستڕێژەوە لە بەلەمەکان دابەزین و سەنگەریان گرت و دەستیان کرد بە شەڕکردن. ئەوان لە نێو ئاودا و ئێمەش لە ڕۆخی ئاوەکە و لە وشکانیدا دەستمان کرد بە شەڕکردن. لە یەکەم دەستڕێژی ئەواندا سەردار هەورامی بوو بە قوربانی. ئیتر لەوێوە ڕۆخی دەریاچەکە سوور هەڵگەڕا. ئەحمەد حوسێن فەرماندەی ئازا و لێهاتووی ئەوان بوو. ئەگەرچی لەوێ کوژرا بەڵام کۆڵی نەدا و لەگەڵ چەند هاوڕەیەکی تا تاریک داهات شەڕیان کرد و بەردەوام بوون. هێزی قەرەداغ کە لەو بەری گوندەکەوە بوو پاش کاتژمێرێک گەیشتە لای ئێمە و ئەوانیش دەستیان کرد بە ڕوبەڕووبوونەوە. لە ڕوبەڕووبوونەوەکەدا ئەوانیش دوو پێشمەرگەیان لێ کوژرا. لە ناو دەنگی فیشەک و هاواری براکان و دەنگی شەپۆ لە خوێناویەکاندا گوێم لە دەنگێک بوو کەوتی مامۆستا گیان نامەوێ بمرم، فریام کەون کوژرام. ئەمە دەنگی منداڵترین پێشمەرگە بوو لە ناوماندا کە ناوی ڕێبوار بوو و خەڵکی هەورامان بوو. ڕێبوار سێ گولەی بەرکەوت بوو. من کە گەشتمە لای ڕێبوار ئەو دەمێک بوو شەپۆلەکان لەگەڵ خوێنەکەیدا گیانیشیان بردبوو. دەنگی پڕترسی ڕێبوار بۆ هەمیشە لە ناو ڕۆحمدا زایەڵەی دێ. بە هەزاران ڕێبوار کە هێشتا تەمەنی مێرد منداڵیان تێنەپەڕاندبوو بوونە قوربانی شەڕی خێڵە سیاسیەکان. بەلەمەکان بە ماندووی ڕۆخی سنگی دەریاچەکەیان شەق دەکرد. تریفەی مانگ خۆی لە ڕوخساری ساردی سەردار و ڕێبوار و دوو پێشمەرگەی قەرەداغ هەڵدەسوو. لە لێواری گوندەکەدا وردە شەپۆلەکان یاریان بە کاکۆڵی خوێناوی برا دوژمنەکان دەکرد. لەسەر چەمەلوخی تراکتۆرەکە لە ئاسۆی گردەکەم دەڕوانی. خەڵکی گوندەکە بە چاوانی هەترەش چوویانەوە لە کاروانی سەفەری ئێمەیان دەڕوانی. باری دوو تراکتۆر ئەنگاو تە و کوژراومان هەڵگرتووە و ماڵاوایی لە گوندێکی قژ و پۆ خوێناوی دەکەین. تراکتۆرەکەی بەردەممان عەرەبانەیەک ڕادەکێشێت سیخناخە لە لاشەی براکان. ماماراس لە ژێر خۆڵی ڕۆخی تانجەرۆدا بەجێمە. ئەو پێش ئەوەی بیبەن نیگایەکی لە من کرد، نیگایەک کە پاڕانەوەی تێدا بوو. نیگاکەم لەسەر تابوتی تراکتۆرەکە بەند دەبێت و ڕێچکەی خوێن دەچکێتە سەر زەوی و تراکتۆرەکەی ئێمەش تایە ماڵی دەکات. تیشکی زەردەپەڕ لە تاقوتی خوێنەکە دەئاڵێ و لە نیگای مندا سەز دەبێت. لە گوندی ئالان بارە کوژراوەکە دادەگرین تاکو خەڵک و خودا بیان نێژن.